سڵاو لێ بێ ئەم حاجی لەقلەکەت لەکوێ بوو؟ قوربان چەوی سیوە باشە چێتی دات نەخۆشە چییە؟ نەخۆشی نیکاسڵی هەیە. نەیەتوانی بفرێ؟ بەڵێ بەڵێ. ئەتەوێت چی لێ بکەی ئێستامە؟ ئەمەوێت چاکی کەمە و دیگەڕێنەوە بۆ ناو سروشت. باشە بردووتەتە لای پزیشک ئێستا؟ بەڵێ. چی وت پزیشک دەرمانوشتی پێیە؟ بردم بەلای دوو پزیشک وتیان ئەمە چارەسەری نییە و پزیشکێکیش دکتۆرێکیش هەنیدا پێنج قەترە. وتی چارەسەری نییە و پزیشکەی تر؟ لای دوو پزیشکیان ئەمە چارەسەری نییە لای ئێمە. ئەی بەنیازی چی لێ بکەی ئێمە ئێستا تۆ؟ بەنیازم تۆزێ بکەوێتە سەر پێی خۆی دیگەڕێنەوە بۆ ناو سروشت. ئەمە گەنجێکە لە ناو بازاڕی قەزای کەرارکەمێک پێش ئێستا ڕۆشتۆتە سەر ڕووباری سیروان. ئەم حاجی لەقلەکەی بینیوە نەیتوانیوە هەڵفرێت، ئەمیش لەگەڵ خۆیان هێناوێتی وەکو بینن توانای فڕین و وەسانی نییە، بردوێتی بۆ لای پزیشکی ڤێتینەری دەرمانی چارەسەری بۆی وەرگرتووە و بە نیازە بە ئازادی نەکات تا و کاتێ بە تەواوی چاکە بێتەوە اینجا بیگەڕێنێتەوە سروشت.